بۆ ڕۆژی دووەمە قوتابیانی دەرچووی پۆلی دوانسەی ئامادەی لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی خۆپیشاندان ئەنجام دەدەن. داواکاری ئەوان ئەوەیە وەزارەتی خوێندنی باڵا بە پەلا کورسی زانکۆ حکومیەکان زیاد بکات و ئەوانەی بە کۆنمرەی بەرزەوە لە کۆلیژی نزم وەرگیراون هەڵەکانیان بۆ ڕاست بکرێتەوە. دەرچووانی پۆلی دوانزە بۆ ماوەی کاتژمێرێک ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست و ڕایانگەیاند بەردەوام دەبن لە فشارە مەدەنیەکانیان تا وەڵامیان دەدرێتەوە. بەس بە ئەنقەستە لەبەرەوەی پارەڵە زیاتر بێ پارە لە خەڵک زیاتر سێنن گیرفانی زانکۆ ئەهلەکان گەرمترکەن و ئێمەی فەقیری ژێمەش مناڵی فەقیریش بۆ خۆمان واز لە خوێندنەکەمان بێنین یان ئەوە تا بڕینە بەشێکەوە بەنابەدڵی بخوێنین. من وەک خۆم تو بە ئەسنانی سلێمانیونەوە نەپۆی 14 بەتەمانی بخوێنمەوە ئەگەر بشخوێنم هەتاماوم بەنابەدڵی خوێن و هیچ ئیسفادێکم نە بۆ خۆم نە بۆ خەڵکی 14 ورم نابێ. من خۆم 74 هەیە ئەو بەشەی من ساڵی پار بە پارە لە پەرستاری پێنجۆن وەرگیراوە ئەم ساڵ بۆتە 81 تەندروستی کۆمەڵ بۆ بە 80.8 بە شێوەیەکی بەرچاو دەرەجەکان بەرز بۆتەوە تەنها بەستیان لەوەی بە پارە ئەم کورسیانی کە لە خوێندنی ئازادا هەیە بە پارە بیخەنە بەردەستی خەڵک ینی هەرچی کورسیا ئازادەکان شێ کردوانە بە پارە و دەرەجێکی زۆریشان بەرز کردوێتەوە هیچ مانایەکی نێشەش بۆ 7 دەرەجە بەرز کراوەتەوە. دەرچووانی پۆلی دوانزە دەڵێن بۆ ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا 13,000 کورسی زانکۆ حکومیەکانی کەم کردوێتەوە و نیازێتی ڕۆڵی زانکۆ حکومیەکان کەم بکاتەوە لە بەرامبەردا قوتابیان ڕووبکەنە زانکۆ تایبەتەکان کە زۆربیان هی بەرپرسانن. سکرتێری گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش پشتگیری لە داوەڕەوەکانی قوتابیان دەکات و دەڵێت وەزارەتی خوێندنی باڵا زەربەیەکی گەورەی لە قوتابیاندا. ڕاستیدا ئەوەی ئەم ساڵ گوزەرا لە بەرامبەر ئەم قوتابی هەژارانە کە کوڕی هەژاری ئەم وڵاتن کوڕی ئەو خەڵکەن کە بە فرمێسکی چاوەکانیان بە ئازاری دایک و باوکیان بە نەبوونی بە نەداری بە هەژاری توانیویانە لە کۆتاییدا نمرەیەک بهێنن بەڵام ئەم حکوومەتە بەداخەوە بۆ جارێکی تر بە شێوازێکی قێزەونانەتر و توانی بازرگانی بە علم و زانست و تێگەیشتن و تێکەوشانی ئەم قوتابیانەوە بکات. لە چەمچەماڵ و ڕانیە و شارەزور و کەلاریش دەرچووانی پۆلی دوانزە دەستیان بە خۆپیشاندان کرد بە کۆی گشتی نزیکەی 7,000 قوتابی ناوەکانیان لە هیچ زانکۆ پەیمانگایەک نەگەڕاوەتەوە لە کاتێکدا قوتابی تێدایە کۆنمرەکەی 9 لە بەشی زانستی. ئەو حاڵەتی حکوومەت خۆقاندوێتی تەنها بێ بەهاکردنی خوێندنە لە وڵاتە تەنها چاواشەکردن و ئیستیغلالکردنی حەز و ئاواتەکانی تەلەبەیە بۆیە بۆ ئەوەی تەلەبە زیاتر ڕووکاتە خوێندنی پارالێڵ و خوێندگا ئەهلیەکان ئەبوو کورسیەکان زیادکەن و ئەگەر ئەوەشیان پێ ناکرێت کە ئەویان لێ چاوەڕێ ناکەین ئەوە بتوانن کورسیەکان بگەڕێنەوە بۆ باری پێشووتر وەکو پارساڵ لێ بکەنەوە تاوەکو دەرەجە بەم شێوەیە نەفرێت بەڕاستی قیمەتێکی نەماوە من بە 99 وەرنەگیرە. داواکاریمان پێشکەشی وەزارەتی خوێندنی باڵا دەکەین کە بەڕاستی ئەم کێشەمان بۆ چارەسەر بکات بە زیادکردنی کورسی بەشە پزیشکیەکان بە تایبەت وەروەها هێنانەوەی سیستمی زانکۆڵان دووبارە کە لە کاتێکدا ئەمە شتێکی ئاساییەوە پێشتر کراوە نەک بە شتێک کە بە شێوازێکی قورس لەسەر خوێندکاران دابین بکرێت. من وەکو قوتابی دەرچووی پۆلی دوانزە بە کۆنمرەی 98ەوە کە ئەو کۆنمرەیە ساڵانە پزیشکی گشتی وەریگرتووە نەک ئەسنان یاخود سەیدەریان بەشەکانی تر بەڵکو سڕکردنم بۆ هاتەوە سڕکردنی سلێمانی معادەری 98 ئەمە کارەساتە تەنیا من نیم زۆر کەسی دیکە وەکو هەمان معادەری من هەیە ئەو بەشە زمانی بۆ هاتۆتەوە ئەکوا زیادکردنی کورسی بۆ خوێندکاران خوێندکار بە ماندووبوون هیچ نمرەیەک بە ئاسانی بەدەست ناکەوێت ئێمە شەو نخۆنیمان کردووە ماندووبوونی زۆرمان کێشاوە تاوەکو نمرەمان بەدەستێناوە. 43,278 قوتابی لە زانکۆ پەیمانگاکان بۆ ئەم ساڵی خوێندن وەرگیراون لە 18ش کە دەکاتە 7,943 قوتابی وەکو وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت بەهۆی هەڵەپڕکردنەوەی فۆرمەکان لە هیچ بەشێک لە زانکۆکان ناوەکانیان نەگەڕاوەتەوە تا ئێستا چارەنووسیان ناڕوونە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.